سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز منە ڕۆتۆفیقم دەڵخێم شەی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر دۆخی عێراق و ئەو ئاستەنگیانی کە هەیە لە ڕووی سیاسی و هەروەها لە ڕووی ئابووری و داراییەوە. ئەمانە تا چەند گرفت دروستەکەن بۆ عێراق و هەروەها بۆ حکوومەتی عێراق و محەممەد شیع سۆدانی بەگشتی ئەو ئاستەنگیانی کە لە ئێستادا دروست بوو بە تایبەتی ئەو قەیرانەی کە لە ڕووی داراییەوە ڕووی کردوتە عێراق و هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستانیش بەدەستەوە ژیرۆدەن مەسەلەی دابەزینی بەهای دینارە کە ئەمە زۆر کاریگەری کردووە سەر گیرفانی خەڵک، ژیان و گوزەران و معیشەتی خەڵک و هەروەها بازار بەگشتی. ئەمە هۆکارەکەی سیاسیە یاخود پاڵنەری دیکەی لە پشتەوەیە. ئەمریکا چۆن نەتوانێت هاوکاری عێراق بکات لەم بوارەدا و ئەمڕۆژ جنین بلاسخات نێردەی تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ عێراق لە وتاریدا لە ئەنجومەنی ئاساییش سەبارەت بە دۆخی عێراق جارێکی دیکە هۆشداریدا لەوەی کە ئەگەر گەندەڵی و گەندەڵکاران لە عێراق دوور نەخرێنەوە دۆخی عێراق خراپتر دەبێت. سەبارەت بە هەرێمی کوردستانیش قسەی هەبووە ئەڵێ ئەگەر لایەنە سیاسیەکان نەگەنە ڕێکەوتن ئەوە مەترسیە و هەروەها دۆخی هەرێمی کوردستانیش باش نابێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر عومەر مامۆ شارەزای ئابووری کە بە سوپاسەوە لە شاری کەرکووک لە گەڵمانە بێت، هەروەها کاک شوان محەممەد دەندامی مەکتەبی سیاسی حیزب زەحمەتکێشانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیشان لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان. کاک شوان بەخێربی ستاوت دەبێت، خۆشحاڵین کە لە بەرنامی پانۆراماوە بینین. بەگشتی ئەگەر باسێک لە دۆخی گشتی عێراق بکەین، ئەوەی کە ئێستا لە عێراقدا گوزەرێت ڕاستە تا ڕادەیەک دۆخی سیاسی ئارامە، بەڵام هەندێک پاڵنەری سیاسی وای کردووە کە دۆخی ئابووری شڵەژانێکی تێبکەوێت. ئەمەش بۆتە هۆکارێک بۆی کە هەموو کات دۆخی حکوومەت هەم ناسەقام ژیر بێت، هەم دۆخی هاوڵاتیان و عێراقیش بەگشتی ناسەقام ژیر بێت. لەسەر ئەم ڕەوشە جەنابتان چ قسەیەکتان هەیە؟ زۆر سپاس. دیارە من بەپێی اختصاسی خۆم کەمتر لەسەر بابەتە اقتصادیەکان قساکەم. با دڵنیایە منش مەبەستمەوەی لە ڕۆ سیاسیەکەەوە منیش پرسیارەکەم کرد کاک شوانجیان. بەڵێ لە ڕاستیە کاتێک کە بارودۆخی ئابووری و بارودۆخی ئابووری ناسەقامجی دەبێ بەو پێی کە بارودۆخی ئابووری پەیوەندیدارە بە ژیان و گوزەرانی گشتی خەڵکەوە بە مؤسساتی دەوڵەت و تەواوی کایەکانی ژیان لە کۆمەلگاکە هەموو ئەوانەی تر ئەکەونە بەر بەرپرسیارەتی ئەوەی کە ئیتر هەڵبەز و دابەز لە ژیانی خەڵکو و لە قوتی ڕۆژانەی خەڵکو و لە پێویستیەکانی خەڵکو ئەوانە دروستە بێ، بەمەش کاردانەوەی سلبی ئەبێ لە بواری سیاسی و لە بواری کۆمەڵایەتی و لە بوارەکانی تری ژیانی خەڵک بۆ پێی کە اقتصاد پەیوەندی بە ژیانی هەموو تاکێکەوە هەیە و کاتێک اقتصادیش ناجێگیر بوو هەموو کایەکانی تر ناجێگیر دەبێت. من ئەوەی کە تێبینیەکەم و ئەمەوێ قسەی لەسەر بکەم زیاتر ئەوەیە کە بەداخەوە ئەو سیستەمە دەسەڵاتدارەی کە حکمی وڵاتاکە و ئەو لایەنە سیاسیانەی کە لە پشتی حکوومەتەوەن و لە دوای هەر هەڵبژاردنێ کە کابینە پێک دێنن، هەڵبەتە بۆ خۆشتان نەزانن لە عێراقا کابینەکان چۆن پێک دێت دوای ململانەیەکی سیاسی زۆر، دوای ئەوەی کە هەموو ئەو ڕێگایانەی کە شەرعین ناگیرێنە بەر بەڵکو بە پێچوانەوە ئەچن ڕێگای ناشەرعیە گرنەبەر و هەوڵەدەن لە زۆرەها شێوازی ناتەندروست لە هەڵبژاردنەکان و دواتر حکوومەتێک پێک دێنن کە جۆرێک لە حکوومەتێکی لاواز، حکوومەتێکی کەمکارە، حکوومەتێکە لە ئەنجامی فشار و ململانەیەکی زۆر دروست بووە و حکوومەتێکە کە تەکنۆکرات نییە بەو پێە و حکوومەتێکە لەسەر محاسساتی سیاسی و پشکانی حزبایەتی دروستە بێ. ئەم حکوومەتە بە تەکید چاوەڕوانی ئەوەی لێ ناکرێ هەنگاوی گەورە لە بواری اقتصاد، لە بواری بژێوی ژیانی خەڵکو و ڕێخستنی کاروباری دەوڵەتداری و بۆ پێشەوەبردننی ئەم وڵاتە ئەنجامی گەورە بەدەست بێنێ. هەروەکو بینیمان لە کابینەکانی ڕابردوو عێراق هەمووی بە ململانێ و بە ملیەکتر شکاندن و دوجار بە شێوازێکی ناتەندروست کۆتایی بەدەسەڵاتیان هاتووە. وێ بەڕاستی ڕەوشی عێراق ئێستا ئەوەی کە گرنگە ئێمە قسە لەسەرکەین قوت و پێداویستی و ژیان و گوزەرانی خەڵکە بەگشتی. دیارە ئێمەش لە کوردستان پابندین بە
یان با بڵێن لە چوارچێوەی دەوڵەتی عێراقین و ئەو کێشانەی کە لە عێراق دروستە بێ کەم تا زۆر تەسیری لەسەر ڕەوش و ژیان و گوزەرانی خەڵکیشە بێت و ئەوەی کە جێگای نیگەرانیە بەڕاستی ئەو ڕەوشەی کە لە مانگ و دوو مانگی ڕابردوو کە لە بواری دۆلار و دینارە دروستیان کردووە ئەوەش کاردانەوە دەرئەنجامی ئەو ڕەوشە سیاسیە ناسەقام گیرەی کە لە عێراقا هەیە ئەو بارە ناتەندروستەی کە لە عێراقا هەیە دەرەنجامەکەیەتی ئەمە ماوەیەکی زۆرە ئەمریکیەکان و دنیای دەرەوە و سندوقی نەقدینە و دەوڵەتی و ئەوانە ڕخنە لە عێراقەگرن لە مەسلەی بەهەدەردانی سامانی عێراق و دەستێوەردانی وڵاتانی دراوسێ لە اقتصاد و ئابووری عێراق ئەمانە هەمووی وای کردووە کە بەڕاستی ئێستا ئەنجامەکەی بەدەست بێن ئەنجامەکەشی ئەبینین ڕۆژ بە ڕۆژ دۆلار بەرزە بێتەوە و دیناردا بەزێ بەمەش پێویستەکانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ بەرزە بێتەوە خەڵک تەبقەی هەژار زیادە بێ و ژان و گوزەرانی خەڵکی هەژار و زەحمەچێش قورسە بێ ئەمەش وای کردووە کە بەداخەوە ینی سەران و دەسەڵاتدارانی ئەم وڵاتە کاربەدەستەکان و ئەو حیزبانەی کە ساڵانێکە لە پشتی شانەوە حکومڕانی عێراقەکەن کە هەمویان تێوەگلاون بە گەندەڵی و بە بازرگانی کردن و بەم سیاسەتە چەوتە خۆشیان لێ بێدەنگ کردووە ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستان شەوەیە بەڕاستی جێگای پرسیارە ینی وڵاتخوا کاکشوان ئەمێ دواتر بە ینی بە تەفسیل باز لە هەرێمی کوردستان بکەین مە بەسمە لەو بوارەیە هەنێ پرسیار بکەم بەڵام لێرە ئەوەسێرم سەبارەت بەوەی کە جنابت باست لە گەندەڵی و گەندەڵکاران کرد لە عێراق ئەم ڕۆژ بەشێک لە وتارەکەی جینی بلاسخار نێردەی سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش لەسەر عێراق مەسلەی گەندەڵکاران و دوورخستنەوەی ئەو بەرپرسە گەندەڵانە بوو کە ماوەی زیاد لە 20 ساڵە دۆخی عێراق بەدەست ئەوانەوە ئەناڵێنێ دوور نەخستنەوەی ئەمانە لە کایی سیاسی لە عێراقدا و حکومکردنی ئەمان بەسەر جونگە ئەساسیەکانی ئێستاشەوە لە عێراق ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ ڕەوشی عێراقەگا بەچۆ بەڕاستیانی کاکشوان هیچ گومانی تیان نییە نێردەی نەتەوەی گرتوەکان جنین بلاسخار لە 2 ساڵی ڕابردوو لە 3 ساڵی ڕابردوو کە ماوەی کارەکەی وا بۆ 3 ساڵە چێ لە عێراقا لە هەموو راپۆرتەکانی کە 6 مانگجارێک پێشکەشی ئەنجومەنی ئاسایش و نەتەوەی گرتوەکانیەکە تەکیدی ورد لەسەر ئەم بابەتاکاتەوە و ئەمە مەسلەی کەیسی گەندەڵی لە عێراق بەڕاستی شتێکی شاراوە نییە ینی وڵاتێک کە وەزارەتەکانی و فەرمانبەرەکانی و سوپاکەی لە فەرماندەی فەسیل بۆ سەرەوە بە پارە بفرۆشرێ چاوەڕوانی چی لەم وڵاتاکرێ بێگومان هیچ چاوەڕوانێکی باشی لێ ناکرێ و مەسلەی گەندەڵیش بەڕاستی ئەوەندە ڕۆچۆتە ناو جومگەکانی حکومڕانی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش تەبعاً بە ئاسانی چارەسەر ناکرێ و بەڕاستی خەڵکی عێراق داماو بووە بەدەست ئەم چینە موشەخۆرەوە کە بەشێکیان لەژێر ئەوەی بەقایەی ڕابردوو ئەوەی شۆڕجێری بە خەڵکە فرۆشنەوە بەشێکشانیش ئەگەر چی یعنی ئەوە تەمەنێک تێپەڕی بەسەر ئەمەیە بەڵام تا ئێستا ئەمە هەروە درێژەی هەیە و مەسلەی گەندەڵی بەڕاستی کارەساتێکە کە دوجار هەم ژیانی خەڵک تێکەداوە هەم ئەم دەوڵەت و مؤسساتەی هەیە هەمووی دەخاتە ژێر پرسیارەوە دەیشێوێنێ و لەوە زیاتر چی ینی عێراقێکە دوای 20 ساڵ کە ئەم سەرچاوە دارایە گەورەی لە پشتە دوای 20 ساڵ ئێستا نەسیادەی هەیە نە سەقامگیری ئامنی و ئاسایش و ئابووری هەیە نا سەقامگیری کۆمەڵایەتی هەیە و بۆتە جێگای ساکردنەوەی ململانی وڵاتانی ناوچەکە و دەوروبەر وڵاتێک کە نەتوانێت هەموو ئەمانە ڕێک بخاتەوە بەڕاستی چاوەڕوانی چی لێکرێ ینی بەڕاستی هەمووی ڕەشببینیە بەداخەوە دەست خۆشکاک شوان دواتر دێمە خزمەت جەناب بە تایبەتی لەسەر دۆخی هەرێمی کوردستان قساکەین و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و ئەو جموجوڵی کە ئێستا هەیە بە تایبەتی لە نێوان لایەنە سیاسیەکان و حیزبەکان بۆی کە بگەنە ڕێکەوتنێک و سەرڕای هۆشیارەکانی هۆشداریەکانی ینی جنین بلاسخارد و هەروە دۆستەکانمان بۆی کە ئەگەر نەگەنە چارەسەر بەڕاستی دۆخی هەرێمیش باش نابێ دکتۆر عومەر مامۆ شارەزای ئابووری لە کەرکووکەوە دووبارە سڵاوت لێبێ یعنی کاکشوان بە گشتی باسی لە ڕەوشی عێراق کرد لە ڕووی سیاسی و هەروەها کارتێکەرە ئابووریەکان کە ئێستا دروست بووە کە ئەمە فاکتەرێکی بەهێزە بۆی کە حکوومەتەکەی
محەممەد شیع سۆدانی نەتوانێت لە زۆر بواردا دەستکەوتی باش بۆ عراقەکان بەدەست بێنێ و ئەو ئالنگاری و لەمپەرانەی کە هەیە لە بەردەم چارەسەرکردنی گرفتە درێژخایەنەکانی عراق یعنی هیوایەک نابەخشێ بۆ چارەسەر و عێراقیەکان ئەبێ بەنیازیەوە نەبن چارەسەرێکی دوورمەودا هەبێ بۆ کێشەکانیان. بەگشتی ڕەوشی عراق لە ئێستادا چۆن نەبینن دکتۆر عومەر؟ بەڵێم کاتتان باش. بەڕاستی پێشەوەی وەڵامی پرسیارەکە دێنەوە ئێمە بڵێن و نەڵێ لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەسی 2023 عراق داخلی ڕژێمی ئابووری سەرمایه‌داری بوو و ڕژێمی ئابووری سەرمایه‌داریشش خۆمانمان دەزانین بازاڕی ئازاد دێنێتەکایەوە. ئەمەش بەڕاستیەکەی ئەمەش هەمومان دەزانین بەڕاستیەکەی لە بازاری ئازاددا ئەوەی نرخی دۆلار و کەلوپەریش دیاری دەکات بەڕاستی خواست و خستنە ڕووە و هێزی بازاریش بەڕاستیەکەی بەواقع هەمیشە بەهێزترە لە هێزی دیاریکردنی نرخی فەرمی ئەو حکوومەتانە هەیە و بەتابەتی لە حکوومەتێکی وەکو عێراقیشدا کە بەڕاستی تەنها داهاتەکەی لە 95 داهاتی نەوتە و لە هێزی ئابووریەکەشی کە پشت دەبەستێت تەنها بە داهاتی نەوت و لە 1970 داهات ینی کەلوپەلی داخلی عراق هەمووی لە ڕێگای هاوردەکردنەوە جێبەجێ دەکرێت و هێزی ئابووری عراقیش بەڕاستی هێزێکی ئابووری ئەوەندە بەهێز نییە. من بەڕاستی پێشەوانەی هەموو ئەوانم کە دەڵێن عراق خاوەنی ئابووریەکی بەهێزە. عراق لە ماوەی 100 ساڵی دروستبوونی ئەم وڵاتەدا قەت عراق بەڕاستی خاوەنی ئابووریەکی بەهێز نەبووە بەڵکو خاوەنی داهاتێکی بەهێز بووە. ئێستا هەمومان دەبینین عراق پاش 85 ساڵ لە نەوت فرۆشتن و 95 ساڵ بەڕاستی شافکردن لە وڵاتەکە شانازی بەوە دەکەن ئەڵێن خاوەنی 100 ملیاریەدەکی دۆلاری لە وڵاتەیە. وڵاتێک ئەگەر خاوەن ئابوورێکی وا بەهێزە ئەی بۆچی وەزعی عراق ئێستاکانە لەم بەرودۆخەیە هەموو کەرتەکان کەرتی تەندروستی کەرتی کشتتوکاڵ هەموو کەرتەکانی تێر بەڕاستی لە ئابووریەکە و ئەوەی کە بەڕاستیەکەی جێگای نیگەرانیە ئەگەر عراق ئابوورێکی بەهێزی هەیە لە هەمووان لە بیرمانە کە شەڕی کە کۆرۆناهاتە پێشەوە عراق بەرگەی 6 مانگی نەکرد و ئەو یەدەکە دراوەی کە شانازی بێدەکان لە 90 میلیار و 100 میلیار و گەیشتە 35 میلیار و عەرزێکی گەورەی بۆ دروست بوو لە میزانەی 2020دا. هەروە لە شەڕی ئۆکرانیا رووسیا کە نرخی مەواد هەمووی بەرزۆ بوو یەکسەر تاسیری کرد رووسیا ئۆکرانیا یەکسەر تاسیری کردە هەموو نرخەکان لە عراقدا. بەڕاستی ئەمە جێگای زۆر عمر ینی ئەو ئاماژانی کە تۆ ینی باسیەکەیت ئەمە ئاماژەی مەترسیدارن کەواتە ینی ئەمە عێراق خاتە بەرپرسیارەتیشی گەورە کە لە ڕابردووە لە ئێستاژ و لە داهاتوش بەرپرسان ناتوانن ئەم وڵاتە بگەێنە کەناری ئارام. کەواتە عێراق خۆی خاوەنی وەکو جەنابتەڵی ینی یەدەکیشی باشی نەوت و غازە واروەها لە ڕووی کشتتوکاڵی و خاچێکی بەپیتی هەیە بەڵام ینی بوونی سەرچاوەیەشی گەورەی گەندەڵی لە وڵاتە پێدوانیە ئەمە هۆکار بێ بۆی کە هەمیشە عێراق بناڵێنێ بەدەست دواکەوتویی و بێداهاتی و هەروەها دەرەتانی خەڵکەکەی ینی بە شێوازێک بێ کە وڵاتێکی هەژاریش ئاواتی پێ ناخوازێ. بەڵێ لای هەموو ڕوون و ئاشکرایە بەڕاستی لە سیاسەتی ئابووری سەرمایه‌داریدا ئابووری سیاست دروست دەکات نەک سیاست ئابووری دروست دەکاتن. عراقیش بەڕاستیەکەی لە دوای 2023ەوە کە داخلی سەرمایه‌داری بووین عراق اتفاقیەکی هەیە لە 2023ەوە لەگەڵ ئەمریکادا ئەو داهاتەی لە ڕێگای نەوتەوە دەستی دەکەوێت دەچێتە وەزارەی گەنجینەی ئەمریکاوە لەوێ بۆ بانکی فەدرالی ئەمریکا لەوێشەوە بۆ عراق تەحویل دەکرێتن. بەڵام پێش 2 ساڵ ئەمریکا تەحزیری عراقی کردووە چونکە ئەمریکا بەڕاستی دراوی وڵاتەکەی لە هەموو وڵاتانیش داوایە کە دراوی ئەو وڵاتە بە بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی ئەو وڵاتە ڕێگا بە عراق نادات بەڕاستی ئەو دراوەی کە داخلی عراق دەبێتن ڕاستە واریداتی خۆیەتی ڕاستەکە داهاتی و دراوەی خۆیەتی بەڵام ڕێگا بەوە نادات ڕێڕەوی ئەم پارەیە دیاری نەکرێت چۆن بەڕسمی دەڕاتە دەرەوە یان کەلوپەلی پێدێتە ژوورەوە چونکە ئێستا هەمووان دەزانین لە ئابووری بۆری هەموو وڵاتێکدا خەتەرناکترین قۆناغ لە گەندەڵیدا
کاتێک دەبینین گەندەڵی لە وڵاتەیە بە سیستەم دەکرێت من ئێستا عێراق دەبینم بەڕاستیەکەی گەندەڵی لە عێراقدا بە سیستەم کراوە و لە زۆر لە حکوومەتەکەی کەوا میزانی و بودجە و داهاتەکەی لەژێر دەستدا لەوە بەهێزترە ئێستاکانە قۆناغی گەندەڵی لە عێراقدا ئەوەی کە من ئێستا دەبینم بەڕاستیەکەی ینی سەرەتایەکە ئێستا عێراق ڕاستە گەمارۆ بە ڕسمی ئەلان نەکراوە بۆ عێراق بەڵام من ئەوەی کە دەیبینم ئێستاکانە عێراق ئێستا گەمارۆی داهاتی ئابووری دراوەکەی لەسرە چونکە ئەمریکا ئێستاکانە لە مانگی ئەگەر جاران 7 ملیار 8 ملیار 10 ملیاری تحویلی عێراق بکردایە بەڵام ئێستاکانە لە ماوەی 15 ڕۆژیشدا نیوەی ئەو نرخە ناکاتە بازار دکتۆر عومەرەگەر ئەمە سەرەتایەک بێ بۆ ئەم ئابلوقەی کە خراوەتە سەر عێراق پێدوانیە ئەمە سەرەتایەکی مەترسیدارە چکە بینین زۆر بە قورسی دەستی پێکردووە لە ڕۆ ئابوووریەکەەوە و کارتێکەریشی گەورەی هەیە بۆ سەر هاوڵاتیان و بۆ بازار و بۆ گیرفانی خەڵک بەڕاستی بەڕاستیەکەی ئەمریکا لە پێش 2 ساڵ کە تەحزیری عێراقی کردووە ڕێڕەوی فرۆشتنی دۆلار دیاری بکات بە شێوەیەک لە چیوە سەرچاوی کردووە لەوە سەرچاوی کردووە ئێستا ئەگەر بۆ نمونە بینەوە عێراق چەند ڕۆژێکات ئەو مەبلەغی کە دەیکاتە بازارڕەوە تقریبا 1/6 ئەوەی کە جاران 300 ملیۆنی دەکردە بازارەوە بەڵام نرخی دراوەکە لە بازاردا تقریبا لە 12 بەرزەوە بووە ئەمەش ئەوە دیاری دەکات بەڕاستی لێچوونێکی گەورە لەو پارەی کە عێراق ئەو دۆلاری دەخاتە بازارەوە لێچوونێکی گەورە هەیە لێچوونێکی ئەوە هەیە کە سپیکردنەوەی پارەی تێدایە بە قاچاقبردنی تێدایە چونکە پاشەوەی کە چێکی هاوردەکردنی حەقیقی هاوردەکردنی عێراقیان کردووە لە ساڵی ڕابردووە بینیوانە فەرقێکی زۆر هەیە لەو بڕەپارەی کە عێراق دەکاتە بازارەوە ڕۆژانە 300 ملیۆن خۆ لەسەر لەم ڕۆژانەی ڕابردووە من بە خۆم جۆم لە سەرۆکوەزیرانی عێراق بوو کەوتی ڕۆژانە کاتی خۆی عێراق 300 ملیۆن دۆلاری ئەخستە بازارەوە باشە 300 ملیۆن دۆلار عێراق بۆ 40 ملیۆن کەس وڵاتێکی بار ڕاستە لە 1970 هاوردە دەکەیت بەڵام مەبلەغەکە زۆرە و لەبەرەوە نسبەیەکی زۆر بە قاچاق بدراوە بۆ سپیکردنەوەی پارە بەکار هاتووە و ئێستاش ئەمڕۆکە عێراق لە دوای 2020ەوە کە نرخی لە ژێر فشاری سندوقی نەقدی دووەلی و کە نرخەکە گۆڕا لە 125ەوە بۆ 146 ئێستاکانە جارێکی تر بەهۆی موازی بازارڕەوە تقریبا لە 112 تریش هاتوۆتە سەری ئێستا نرخی دراوی عراقی لە 131 نرخەکەی لە دەستداوە و ئەمەش باجەکەی هەمووی هاوڵاتی دەیدا چونکە وڵاتێکی هاوردەکاری لە 1990 دەستخۆش دکتۆر عومەر دێمەوە خزمەت جەنابەت بە تایبەتی کارتێکردنی ئەم بارە ئابووری قورسی کە بەسەر عێراق بۆ هەرێمی کوردستان چۆنە بێ بەڵام دواتر وەڵام بەرەو چکە دەچ بەلای کاکشوان سەبارەت بە ڕەوشی سیاسی و هەروەها ئەو هەنگاوانی کە لە هەرێمی کوردستانیش بە ئاراستەی ینی یەکگرتن و هەروەها یەکگوتاری لە نێوان لایەنە سیاسیەکان پێویستە دروست بێت چۆنە کاکشوان ئەوەی کە ئەمڕۆ بلاسخار لەسەر هەرێمی کوردستانیش دێڵێ ڕاستیانی ئاماژەی خراپن ئەگەر هەرێمی کوردستانی ژەڵە فریای خۆی نەکەوێ یعنی ڕەوشی سیاسی باش نابێت ئەگەر ڕەوشی سیاسیش باش نەبێ ئێمە بەلای هەموو خەڵکەوە ینی مەترسیە چکە بۆ ئەم قوارەکەمان دەکەوێتە بەر مەترسی هەم ئەو ینی ڕەوشەی کە لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا شانازیمان پێوە کردبوو کە ئەمن و استقراریەت و دیموکراسی ئەمانش بە گشتی مانایەکی نامێنێتەوە لەسەر ئەم دۆخە جەنابتان چیاڵە لەسەر ئەم ڕەوشەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕاستیە ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان گەشتوتە ئەو قۆناغی کە لە کوردەواریاڵێ حەسوودی پێ نابدرێ ڕەنگە بە درێژایی 32 ساڵ بۆ 33 ساڵە چێ هەرێمەکەمان لە دەست بەعز دەرکرد و حکومڕانیەکی خۆماڵیمان دروست کرد لەسەر دەستی دوو لایەنی سیاسی لە کوردستان و ئەم دوو لایەنە سیاسە کە لە شاخەوە هاتنە شار و شانازیەکیان بۆ خۆیان دروست کردبوو لە شاخ کە بەشداری خەباتی ڕزگاری خوازی ملەتەکەیان کرد و هاتنە شار چاوەڕوانیەوە دەکرا کە ئەم هێزە نیشتیمانیانە کوردستان بکەنە ببژێننەوە ئەو گوندانەی کە سەرچاوەی ئەساسی شۆڕشەکە بوو گوندەکان ئاوەدان کەنەوە خزمەتگوزاری بۆ بەرێن و ئەو نەهامەتیانەی کە لە 100 ساڵی ڕابردوو ملەتەکەمان چێشتوێتی
لە دوای ئەنفال لە دوای چیمیاباران لە دوای ئەو هەموو کارە ساتە بەسەر خەڵکی کوردستان هات چاوەڕوانی ئەوە دەکرام دووهێزا و بەشێک لەم نەهامەتیانە بۆ خەڵک بگەڕێنەوە و خزمەتی خەڵک بکەن. بەڵام بەداخەوە ڕێک بە پێچەوانەی ئەم پێشببینی و ئەم خواستانەی خەڵک هاتنەوە بە گەندەلی دەستیان پێکرد و بە ناڕێکی سیستەمێکیان دروست کرد و بەڕاستی بەداخەوە تەنانە ڕێزیان لە خەبات و ماندیوبوون و خوێنی شەیدەکانی خۆشیان نەگرت. ئەمەی کە ئەیڵێم زۆرم پێ ناخۆشەوە ئاڵێم تەمەنامە کرد ئێستا باسی پێشکەوتن و ئیجازاتی گەورە لە کوردستان بکرایە، بەڵام ئەمە حەقیقەتە و دەبێت حەقیقەت بوترێ، چونکە ئێستا ئەمە هەر خۆشمان نین. هەروەک جەنابەت فەرمووت نێردەی نەتەوەیەگرتوەکان جا من هەندێک سێرجم کردووەم لا حەزم کرد بلاسخارد لە 2-3 ساڵی ڕابردوو 12 راپۆرتی داوەتە نەتەوەیەگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش لە هەر هەمووی بەڕاستی سەیرە، ینی خەمخۆرێکی زۆری تایە. ئەڵێ تەمان بەر لەوەی هەر راپۆرتێک بنووسێ دێ سەرکردەکانی کورد دەبینێت و تەنانەت خەڵکی تریشە بینێت و هەمیشە ینی ڕێنمایی یەکە ئەڵێ ئاوها نەکەن واتان لێدێ ئاوها نەکەن واتان لێدێ. بەر لە ساڵی پێش ئێستا وتی ئەم هەرێمە لە مەترسیایە، ئەگەر خۆتان ڕێک نەخەنەوە هەرێمەکە لە مەترسیایە و لە ئاخر راپۆرتشی جاریچکە ئەم ئیشارەتێکی بەم بابەتە داوە. بەداخەوە هەرێمی کوردستان دەرفەتی گەورەی بۆ ڕەخسان، فرسەتی گەورە هاتە پێشەوە بۆەوەی خۆمان دروست بکەین و کەسایەتی خۆمان دروست بکەین، پەروەردەیەکی باش بکەین، خزمەتی ملەتی خۆمان بکەین، پرۆسەی دیموکراسی بۆ پێشەوە بەرین و وەزعی خەڵک باش بکەین بەو ئابوورەیە کە هەمانە. بەڵام ئەمە نەکرا بە پێچەوانەوە هەر خەریکی ململانێ و ملیەک شکاندن و خۆمان هۆکارین بۆ کاکشوان یاخود کارتێکەری دەرەکی هەیە دەستی دەرەکی هەیە یاخود ئێمەش لەسەر ئەو جەمسەرگیری کێسە لە دنیادا دروست بۆ دابەش بووین و دەخوازێ وابین بەو شێوازە بێ مامەڵە بکەین. زانی لە ڕاستیە خۆی ئەمانە هەمووی هەیە، ینی من ئەو شتانە نادیدە ناگرم. ینی ڕاستە کوردستانیش لە چوارچێوەی خێزانی گشتی کۆمەلگای مرۆڤایەتیایە و لە سیاسەتیشدا دابەشبوون هەیە، جەمسەری جیاواز هەیە، بەرژەوەندی جیاواز هەیە و وڵاتە داگیرکەرەکانی کوردستان زۆر زاڵمانە تەعامل لەگەڵ کەیسی ئێمەیەکەن و لە ئەبینین یعنی لە ڕابردوو چیمان بەسەر هات لە پارچەکانی تری کوردستان چۆن تەعامل لەگە کورد دەکرێت. تا ئێستاش دەوڵەتی داگیرکەری تورک نکۆڵی لە 30 ملیۆن هاوڵاتی کوردەکە، ینی ئەمە نەک هەر شەرمەزاریە بۆ تورکیا، بۆ کۆمەلگای مرۆڤایەتی شەرمەزاریە. ینی ئەوروپایەک ئەمریکایەک دیعای دیموکراسی و مافی مرۆڤەکەن چۆن لە خۆیان ناپرسن ئەرێ ملەتێک 30 ملیۆن 40 ملیۆن نکۆڵی لە بوونیان ئەکرێن، لە زمانیان ئەکرێ، ڕۆژانە لە ناو ئەبرێن، ڕۆژانە خاچیان ئەسووتێنرێ. یعنی ئەمە ینی هەر زۆر دوور نەڕۆین لە پێش چاوی ئەمریکا و رووسیا و دنیای دەرەوە ئەفرین داگیر کرا، هەر بەو داگیرکاریش نەوەستاون. ینی تۆ تەمەشاکە خاکەکە دارەکان دارستانەکانیان ئەبڕنەوە، ینی جوگرافیەکە شێوێنن. ئەمە خۆی شەرمەزاریە، بەڵام ئەمە بە لەو بەشەی کە پەیوەندی بە خۆمانەوەی قسە بکەین، چونکە ئێمە کاتێک ئەتوانین گلەی لە خەڵک بکەین، گلەی لە دۆستەکان و نارەکان و دەوروبەرەکەمان بکەین، ئێمە خۆمان ئەو حەقیقە لە ئەستۆمانە جێبەجێمان کردبێ. ئێمە خۆمان هێزێکی کاریگەری تێکدانی ژیانی خۆمانین. ینی بە درێژایی مێژوو کورد هەمیشە وا بووە، ینی بەداخەوە بە درێژای مێژوو ئێمە خۆمان هۆکارێک بووینە بۆ شێواندنی بار و زروفی خۆمان دروستمانبینین کاکە. یعنی تو تەمەشاکە زیاد زۆر دوور نەڕۆینان 30 ساڵەی کە هەرێمی کوردستان باز بکەین، باسی پارچەکانی تریژ نەکەین، خۆ ئەوەندەی خۆمان وەزعی خۆمان تێکداوە، خۆندە دوژبن وەزعی ئێمەی تێک نەداوە. بەڕاستی ئێستا ئێمە لە زروفێکان یعنی بەڕاستی خەڵک یعنی خەڵک ئینتیمای نەماوە بۆ ئەم خاک و نیشتیمانە. ئەمە کارەساتێکی گەورەیە، ئەمە خواستی دوژبن و داگیرکەرەکانمانە. بەڕاستی ئێمە وامان کردووە، ینی ئەم حیزبانە وایان کردووە بەڕاستی بەداخەوە
باشە کاک شوان ئەگەر ئەم ڕەوشەی هەرێمی کوردستانە بەم ئاراستەی ئێستا کە جەناب دامەژەی بووەکەی وە ئەوە تا دۆست و نێرەکانیشمانیانی هۆشداریمانە دەنێ بەم ئاراستەیە بڕۆین ئێخۆتا لە عێراقیشی ئاوها شێواویشە دۆخی ئێمە باشتر نابێ وایە نا ئەو کاتە دۆخی عێراق گەر بشێوێت لە هەرێم دوو جارە شێوێ وایە؟ وەڵا هەر لەم کەناڵێ بەڕێستانەوە ڕۆژێک باسی ئەوە کراکە جۆرێک یعنی وا لێک درایەوە کە ڕەشببینین من جاری چکە تەکی دەکەمەوە بەخوای هەندێک جار کە دێم بۆ ئەم بەرنامانە زۆر بیرەکەمەوە ینی ئایا قسەکان چۆن بکەم ینی ئەوەی کە ئەیزانم و ئەیبیستم و هەستی پێکەم ئاوا و خۆی بیڵێم یان لەبەر خاتر دڵی خەڵکو و بۆ ئەوەی وانیشان دەین کە وەزعمان باشترە بەڕاستی دوجار هەر ئەوەی یەکەم هەڵبژێرین باشترە ئێستا ئێمە هەرێمەکەمان بە قۆناغێکا تێپەڕێ ئەوە ساڵێک تێپەڕیوە بەسەر ینی ئستقاقی هەڵبژاردن کە مافێکی سروشتی و شتێک بوو ینی بە تایبەتی حکومڕانەکانی کوردستان شانازیان پێوە کرد ئێمە لە ڕێگای دەسەڵاتێکەکەمان لە ڕێگای دەنگدانی خەڵکو و شەرعێتەوە هاتووە ئێستاوە ئەوەشیان نێشتووە ومێدی ئەوەش زەعیفە ئەوە ئێستا با بڵێن جەنابەت باسی ئەوت کرد وەزعی عێراق بەو خراپیە طبعا من ئەمە قەناعەتی خۆمە ناشارمەوە قەت وەزعی عێراق باش نابێ یعنی وەزعی عێراق قەت باش نابێ مامۆستا فەرمووی داهاتێکی باشمانەیە بەس ئێمە سیستەمی ئابووریمان بەهێز نییە ڕاست فعلا دقیقە ئەو اختصاصی خۆیەتی جوانیشی وت داهاتێکی زۆر هەیە بەڵام داهات و زۆری داهات گرنگ نییە بە قەدەوەی چۆن بە سیستەمێکی شەفاف و دیموکرات و سیستەمێکە لە پێناو ژیانی خەڵکا سەرفکرێ بەقەدەوە گرنگ نییە و فعلەنەوە بینیمان هەرێمی کوردستان ینی بە ملیارات دۆلار هاتە هەرێمی کوردستانەوە اقتصادێکی باش دروست بوو داهاتێکی باش دروست بوو بەڵام لەبەرەوەی سیستەمێکی دیموکراسی و شەفافمان نەبوو لە هەرێمی کوردستان بینین ئێستا حکوومەتەکەمان ڕەزیلیەوەی ماگانە ناتوانێت موچەی فەرمانبەرەکانی بداوەکو پێویست و طبقەیەکی گەندەڵی ڕئەسمال دروست بووە لە کوردستان بە ملیارات دۆلاریان هەیە هەر قوتی ئەو خەڵکەیە دروستیان کردو ئێستا پرۆژاتی گەورە گەورەی پێکەن تەبعانە و طبقەیە زۆر کەمن بەداخەوە خەڵکە هەژار و زەحمە کێش و ڕەش و ڕوتەکەوەک دەڵێن زۆر بووە و بەرەو زۆریش ئەڕوا ئێستا لە کوردستان کێشەکەوەیە طبقەی وەسەد کە لە هەموو دنیا لە ڕووی اقتصادی و مامۆستا باشتر دەزانێ کە طبقەی وەسەد زۆر بوو گرینگە بەڵام کە طبقەی وەسەد ئینزلاقی کرد بەرەو خوارەوە دابەزی ئەمە پرسیاری گەورە هەڵەگرێ و کارەساتە لە کوردستان وایە و من هیچ بڕوان بەو داتایانە نییە کە بەڕاستی جارجار لە هەرێمی کوردستان بڵاوێکەنەوەڵا ڕێژەی هەژاری 105 و نازام 113 و هیچ ئەست و ئەساسی نییە بەعکسەوە ڕێژەی هەژاری زۆرە وڵای من ملەتێکین بەڕاستی ینی ئەحساسمان بەرزە خەڵکی ئێمە فەقیرە بەڵام بانگ ناکایانی عیزەتی نەفسی بەرزە ینی خەڵک من بەڵێ ینی خەڵک دێ ئەڵێ وڵی لەبەرچی خۆپشاندان ناکەم و ئەم هەرێمەوە ئەم دەسەڵاتە دژی ناوەستمەوە لەبەرەوەی چارم نییە ینی ئەمە بکەم ڕەنگە سبێنێ حکوومەتی عێراق بێتەوە حکوومەتی تورکیا ئێران چێ بێ لەمە خراپترە تەبعاً دوژمنن ئەمان ینی خەڵک ئاها ئەڵێ ناڵێ لەبەر خاترەوەی ئەم حکوومەتە خزمەتمی کردووە و بەڕاستی زۆر منەتبارم و چاوەڕوانم خزمەتی زیاترم کە خۆ بینینەوە خەڵکی دەربەنی خان دوو ڕۆژە لەبەر ئەو سەرمایە چوونەتە دەرەوە کێشەی چیان هەیە ئاو ئێستا راپۆرتێکم جۆ لێ بوو ئەڵێ 13 ساڵە پرۆژەی ئاویان بۆ دەست بەکار بوونە پرۆژەکە قەرار بوو بە 300 ڕۆژ تەواو بێ ئەوە 13 ساڵە پرۆژەکە تەواو نەبووە چەند ترومپایەکێوێ یعنی ئەمە بەڕاستی کارەساتە و ناشکرێ خەڵکی کوردستان بۆ ئاو بێتە سەرجادە بۆ کارەبا بێتە سەرجادە بۆ مەعاش بێتە سەرجادە بۆ ڕێگەوبان بێتە سەرجادە ئێکاوابێ دەبێ هەموو ڕۆژێمە لە سەرجادە بین لەبەرەوە ینی ئەم دەسەڵاتە جۆی نییە نابیستێ و هەتاکو قەنعەتم وایە هەتاکو تێک نەچێ نابیستێ هەتا تێک نەچێ نابیستێ کە تێکش چوە و کاتە لە هەمومان تێکەچێ بەداخەوە تەمەنە ناکەم بگەینە ئەو ڕۆژگارە دەستە خۆش بە کاک شوان دێمە خزمەت جەنابەت دکتۆر عومەر ئەنی بەگشتی ڕەوشی عێراق ئێمە وەکو ینی کاکشوانیش لە ڕۆ سیاسیەکەوە ینی ئەو شیکردنەوەی بۆ کرد ئێمە وەکو هەرێمی کوردستان
ینی بەشێشین لە عراق ینی کۆمەڵێک ڕوودا و کە لەوێ ڕووەدا ینی ئێمەش کاریگەری بین پێی و مححکومین بۆ ڕووداوانی کە لە عراقدا دێتە پێشەوە بە تایبەتی ئێسێ مەگەل لە ڕوە ئابوووریەکە باز زەڕۆشی عراق بینەوە جەنابیش زۆر جوانیانیشیت کردەوە ئەوەی کە هەیە لە عراقدا دەوزەری عراق خەت ئابووریشی بەهێزی نەبووە ئەم بێهێزیەگە لە ڕووی ئابووری و دارایەوە هەبێت کاریگەری بۆ سەر هەرێمی کوردستان چۆن دەبێت و هەرێمی کوردستان چۆن دەبێت مامەڵەیشی گونجاو بکە بۆی کە هەر هیچ نەبێت کارتێکەرەکانی کە لە عراقەوە دێت کەمتر بێ بۆ سەر ڕەوشی هەرێمی کوردستان. بڵێ بەڕاستیەکەی بن ئێستا عراق ئەگەڕێنەوە بۆ دەوری 25 ساڵێکی پێش 35 ساڵێکی پێش ئێستا کە عراق سەرکێشیەکی سەربازی کرد و چوو کوێتی داگیر کرد ئێستاکانە ئەگەر بێت و سەرکێشیە بکات بەپێی ئەو ڕێنمانەی کە ئەمریکا داوێت پێت تووشی داڕمانێکی ئابووری گەورە دەبێت. ئێستا ئەگەر بێت و ڕێژەی هەژاری لە 125 بێت و بەتاڵە لە 130 بێتن بەڕاستی کۆمەلگاکە ئێستاکانە ئەوەی کە موچەخۆرە لە تقریبا سیویەکی خۆشیرایی پارەکەی لە دەست داوە ڕێژەی هەژاری و بێکاری زیاتر بەس دەبێتەوە و خراپترینش کۆمەلگاش خۆمان دەزانین بە پێی تەسنیفی کۆمەلگاکان ئەو کۆمەلگایەیە کە PA وەسەتی تێدا نابێنێتن دووچین دروست دەبێت چینێکی سەرمایهدار بەداخیشەوە ئەو سەرمایهداری کە لە عراق دروست بووە سەرمایهدارێکی شەرعی نیە هەمووی گەندەڵی و هەمووی سەرچاوەکانی دیارە هیچیە و چینێکیش کە باجەکەی داوە هەوڵاتیانی وڵاتەکەمانە کە ئەکەونە ژێری هێڵی هەژاریەوە ئەمە یەک. ئەگەر بێت و عراق سەرکێشی بکات لەوەی کەوە بە قسەی ئەمریکا نەکاتن و ڕێڕۆی پارەکەی بە سیستەم نەکات تووشی چی دەبێت یعنی داهاتوەکەی چییە؟ یەکەم شێت تووشی ئەوە دەبێت بەڕاستیەکەی دۆلار لەم نرخانە زیاتر بەرز دەبێتەوە و کە ڕنگدانەوەی دەبێت لەسەر بەرزبوونەوەی نرخی کەلوپەل لە هەموو عراقدا ئەمەیە. هەروە عراق ئەو پارەی کەوا مانگانە 6 تریلیۆن دینار دەخاتە بازارەوە بەهۆی مەسروفات و نەفەقاتی خۆی و بەهۆی موچەوە ئەگەر دۆلارێک بەم شێوەیە ڕۆژی 50 میلیۆن بفرۆشێت بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەو پارەیە بگەڕێنێتەوە بانکی نەوەدی لەمەشە تووشی عەجزێکی تری دارایی دەبێت لە هەردوو حاڵەتەکەوە لەو لاوە ئەمریکا پارەکەی بۆ نانێرێت لەم لاوە ناتوانێت پارەکەی کە هاتوۆتە بازارڕەوە کۆی کاتەوە. بەڕاستیەکەی عراق لە تەنگشەیەکی هاوکێشەیەکی زۆر ئاڵۆزدایە ئەگەر بێت ئەو سەرکێشیە بکاتن و نەچێتە ژێر ئەوەی کە ئەمریکا لی داوا کردو بە سیستەمی ناکات یعنی داهاتوەیەکی زۆر خراپ پێ دوایە هەنگاو بە هەنگاو بەرپرسانی باڵای عراق ئەو ینی داواکاریانەی ئەمریکا و هەروەها وڵاتانی دیکەی ناوە بۆی کە تا ڕادەیەک خۆی بە سیستم کاوەکو جەنابتەڵی یاخود نەخێر هەنگاوەکان دەستیان پێ نەکردو. بەڕاستیەکەی ئەمریکا داوای لە عراق نەکردووە ئەو داهاتە زەبەلاحی کە دەستی دەکەوێتن و لە خۆشگوزەرانی هاوڵاتیاندا سەرفی بکاتن هیچ داوایەکی تعزیزی لە وڵاتەکە نەکردو و تەداخلی ئابووری عراقاتن و چۆن مەسروفاتی هاوڵاتیانی خۆی بکاتن ئەوەی کە داوای لێ کردووە ئەمریکا دراوەکەی خۆی بە بەشێک لە ئاسایشی وڵاتەکەی دەزانێت ئەمریکا دەزانی خۆی ژماری دانیشتوانەکەی ئەوەندە نییە کە قیاسی بکەیت لەگەڵ سین و لەگەڵ هیندا بەڵام ئابوورەکەی بەهێزە بەڵام ڕێگاش نادا بە وڵاتێکی وەکو عێراق بەڕاستی سوکاتی بە دراوەکەی بکاتن و لێچوونی قاچاقچێتی بە دراوەکەی بکرێتن و سپیکردنەوەی هەندێک بەرپرسی پێ بکرێتن و برێتە دەرەوە بە ناشەرعی ئەو ڕەوشەی عراق ئێستاکانە بەڵێ دکتۆر کاریگەری بۆ هەرێمی کوردستان چیە بێت ئەمە هەرێمی کوردستان چۆن نەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو ڕۆژە تازەی کە لە ڕووی ئابووری و دارایی و لە عێراق هاتوۆتە پێشەوە؟ بەڕاستیەکەی بۆ خۆرزگارکردن تەنها لە سەرچاوەیە کە داهاتی عراقیش و هەرێمی کوردستانیشدا هەمومان دەزانین تەنها فرۆشتنی نەوتەکەیە بۆ ڕزگارمان دەبێت عراق بەڕاستی ڕویایەکی هەبێ استراتیجێکی هەبێ پلانێکی هەبێ تەختیتێکی هەبێ بۆ ئەو داهاتە بەهێزەی کە هەیەی بەڕاستی هێزی ئینتاجی وڵاتەکەی خۆی بەرزکاتەوە ئەوەندە پشت نەبەستین بە داهاتی نەوت
ئێمە بەڕاستی دوو وڵات هەیە لە هاوسێمانن کە دراوی نیشتمانی وڵاتەکەیان کەوتووە ڕاستە یعنی ئەمڕۆکە بۆ ئەمڕۆکە زەحمەتەوە بتوانین منافەسەی ئینتاجی ئەو دوو وڵاتە بکەین بەڵام دەتوانین بە قۆناغ دەست پێ بکەین و ئینتاجی ناوخۆمان ڕاستە نەتوانین لەوانەیە منافەسەی وڵاتەکان بکەین لە ڕووی کولفەوە بەڵام ئەتوانین هەنگاوی تر دەست پێ بکەین بۆەوەی ئەوەندە پشت بە داهاتی نەوت نەبەسترێت. بەڵێ زۆر چاکە دکتۆر عومەر دێمە خزمەت جەناب بۆ دوا پەیامت کاک شوان ینی دەستێوەردانی دەرەکی و هەروەها ئەو ڕووداوە گەرمانەی کە لە دنیادا هەیەەوە و دابەشبوونە دوو جەمسەری کە ئێستا ینی هەیبینین بە تایبەتی ینی رووسیا و ئەمریکا و ئەوروپا هەیە کە ینی ئەمانە دوو جەمسەری شەڕن ئێستا شەڕێکی قورس ئۆکراین بەڕێوە دەچێت و ئێمە زانین لە دەوروبەری خۆشمانە جەنابەت پێشووتر لە قسەکان ئاماژەت پێدا ینی کۆمەڵی وڵات هەن کە بە دیاریکراوی تەداخوراتەکەن لە دۆخی عێراق واروە لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان بمانەوێت و نەمانەوێت لە ئێستادا بۆتە بابەتیشی گرنگ و گەرم لە نێوان هەندێک لە وڵاتانی زلهێز چکە بۆ سەردان دەکەن دێن بە تایبەتی باز لە هەندێک مەسایلی وزە دەکەن ئەمە بۆ هەرێمی کوردستان گرنگە ئەگەر گرنگە چۆن بەکاری بێنێت بەڵام بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم کاکشوان. والله هەرێمی کوردستان تەجروبەیەکی هەیە لە مەسەلەی وزە تەجروبەی نەوتە کە من زیاتر لە چەند سەرچاوەیەک جۆم لێ بووە کە باز لە فەشەلبوونی یەکەن چ لە ڕۆگای ئەوەی کە بە شێوەیەکی تەندروست ئەو ئەقدانە نەکراوە و چ لە ڕووی ئەوەی کە هێشتان لە عێراقا با بڵێن یاسای نەوت و غاز کە لە 2007ەوە لە پەرلەمانی عێراقا ڕاگیراوە و مەسەلەی وزە بە تایبەتیش نەوت و غازیش کە ئێستا یەکێکە لە با بڵێن بە قوترین کەیسەکان حساسن. دیارە ئێمە لە ڕابردوو لە مەسەلەی نەوێت زۆر مۆفەق نەبووینە هەرێمی کوردستان مۆفەق نەبووە مۆفەق نەبووە بەو پێوەی دەرئەنجامەکەی یعنی من قسە لەسەر دەرئەنجامەکەی یەکەم ئێمە ئەوە بۆ 12 ساڵە چێ کەیسی نەوتمان بەدەسەوەی ئەوە نەوتی کوردستان هەناردەی دەرەوە ئاکرێ بەڵام بەداخەوە ئەمە نەبووە ینی مای خۆشگوزەرانی بۆ خەڵکو و ئەوەی کە لە ڕووی خەڵکیاندا پێگە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکەەوە تا چەند ئەمە گرنگە بۆ هەرێم ئەگەر ینی چۆنەڵێها جێپی خۆی قایمکە وەکو دواپەیامیش لێ دووەرەگرمەوە کاکشوان. بەڵێ لە ڕاستیە هەرێمی کوردستان ئەتوانی ئەگەر حکومڕانەیەکی باش و تەندروستە بێ ئەتوانێت ببێتە یەکێ لە سەرچاوەکانی ئەم کەیسە و لە هەمووی گرنگتر ئێمە لە وڵاتێکە ژین کە ژێر خاکەکەی سەروەتێکی گەورەی تێدایە کە ئەکرێت وەکو وڵاتانی دنیا وەکو وڵاتانی کە تەجروبەی وڵاتانی کە سوودیان لەم سەرچاوەیە وەرگرتووە ئەتوانین سەرچاوەیەکی باش بێ بەڵام ئەگەڕێمەوە سەر ئەوەی بەڕاستی بەو عەقڵێتەی کە ئێستا ئیدارەی هەرێمی کوردستان ئەکرێ من هیچ گەشتبین نیم ئەو سەرچاوانە ببێتە مای خزمەتگوزاری و پێشکەوتنی کۆمەلگای کوردەواری. ناشمان پارێزێت دیسان ڕەش بینم دیسان ڕەش بینم ناوەڵە نامان پارێزە لەوایە ببێتە مەترسێکی گەورەش بۆمان بەڕاستی کەواتەیانی ئەبێ یاری بە ئاگر نەکەین لی گەڕێن باشترە. دەست خۆش کاک شوانجان. دکتۆر عومەر ئەمێ دووە سەرنج و پەیامی تۆش ببیستین. بەڵێ بەڕاستیەکەی قسەکانی ئەمە واقعا باسی دەکەین نامانەوەی هاوڵاتیان ڕەشبین من لەم بارەوە بەڵام حکوومەتەکەی عێراقە لە دوای 2023 هاتووە دەبین واقعەکەی حکوومەتێک ئێستا نەزانێت ژمارەی دانیشتوانی چۆنە و داوەشبوونەکەی چۆنە بەڕاستی چاوەڕوانی شتی باشی لێ ناکرێت و هیوادارین بەڕاستیەکەی لە ئەوەی ڕۆژانی داهاتوو عێراق سەرکێشی نەکات لەوەی کە ئەمریکا داوای کردەوە بۆی چیتر هاوڵاتیانی عێراقی باجی بەرزبوونەوەی نرخی دۆلار نەدەن چونکە بەڕاستی ئێستا لە عێراقدا دراوی عێراق دۆلارە و دۆلار دووەمە لەبەرەوە گۆڕانکاری هەر گۆڕانکاریە لە نرخی دیرا بەرامبەر دۆلار هاوڵاتی باجەکەی دەدا و دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی شتومەک لە بازاردا.
زۆر سپاس بە هەرێک لە میوانە بەڕێزەکان دکتۆر عومەر مامۆ شارەزای ئابووری کە لە ستۆدیۆکانمان لە کەرکووک لەگەڵمان بووی. هەراو سپاس بۆ کاک شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما میوانمان بوو. سپاستانەکەم وەڵە بینەرانی بەڕێز ئێوەش هەمیشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.